والله خەڵکی وا دەزانم زۆر دەوڵەمەندە، والله دەیەها دوکانی هەیە، دوکانەکانی هەمووی بای 15 دەفتەر و 25 دەفتەرە، هەر دوکانێک هەر خانوویەک بە دڵی بێ بای 30-40 دەفتەر یەکسەر معاملە ناکەوی کڕێت، وەزعی زۆر باش. والله خاوەن تەکسیەک دەڵێ ئەم پیاوە نەکبەتی بەدبەختە کە وەکو ڕەزیلێک و بەخیلێک و داماوێک دەژی، ئەڵێ عملیات کراوە لە عیادەکانەوە بردوومەتەوە لە یەکێ لە شارەکان، لە عیادەکانەوە بردوومەتەوە بۆ ماڵی خۆیان، وتوێتی چەندێک؟ وتمە 5000. وتی وڵا 5000م نییە، بمبەرەوە بۆ جێگاکەی خۆم، بە 2000 زیاتر نادەمێ، بمبەرەوە بۆ جێگاکەی خۆم بە سیارەتر دێمەوە. تۆ سەیری کە سبحان الله ئینسانە بگاتە حەدێکی ئاوا دەستوێن بەخوا بەلایەنی کەمەوە بای 200-300 دەفتەر بەس مڵک و دوکانی هەیە، 5000 دەست دەرناچی. دەی مزگێنی پێدەم بووکو زاوە لە دوای مردنت بە چاکی دەیخۆن، سەفرەی ئەوروپا و تورکیا و ئێرانی پێ دەکەن، سیارەی پێ دەگۆڕن، خانووی پێ دەگۆڕن، تۆش هەرمەی خۆ. ئەوە بەڕاستی کارەساتە. مناڵەکانت بۆ خۆیان دەیخۆن، بەڵام لە ڕۆژی قیامەتا تۆ بەرپرسیاری لێی.